کەوارەتان باش هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە دوسڵدۆرف دۆسەیەکی تایبەتمان لەسەر کۆچبەری بۆ کردوونەتەوە هەروەها مژارانەمان لە دیاسپۆرای ئەم شەودەهان. پاش نزیکەی هەفتەیەک لە تێکشکانی بەلەمێکی کۆچبەران لە ئیتالیا هەوڵەکانی دۆزینەوە و ڕزگارکردنی سەرنشینانی بەردەوامە. زۆربەی وانەی سەرنشینی بەلەمەکە بوون کوردن. 20 کەسیان دیار نین کە زۆربەیان منداڵن، کەمێکی دیکە زانیاری نوێ دەبیستین. ئەوانەی لە بەلەمەکە دابوون دەیانویست لە فەڕەنسا و لەوێەوە بپەڕنەوە بەریتانیا. وەزارەتی نێوخۆی بەریتانیا دەڵێ تەنیا لە یەک ڕۆژی ئەم هەفتەیەدا نزیکەی 900 کۆچبەر لە فەڕەنساوە پەڕیونەتەوە ئەو بەر، ئەمەش لە ساڵی ڕابردوو زیاترە. هەرم شەوە فۆتۆگرافەرە دەناسن کە ساڵەهایە چیرۆکی ئەو دایک و باوکانە تۆمار دەکات کە ڕۆڵەکانیان هاتوونەتە ڕێگەی کۆچبەری و قەت نەگەڕاونەتەوە. شەماڵ حسامەدین چرکە ساتەکانی چاوەڕوانی و گریان و هەناسە ساردی و دایک و باوکانەی هێناوەتە پۆڵند و کەمێکی دیکە قسەیان لەسەر دەکات. اینجا هەواڵێکمان هەیە بۆ ئەوانەی لە وڵاتێکی ئەوروپاوە مافی مانەوە یان ئیقامیان هەیە و دەیانەوێت بێنە ئەڵمانیا. زۆریان لە هێڵی گەرمی دیاسپۆرا دەپرسن کە چۆن دەتوانن بێنە ئەڵمانیا. ئەم شەو وەڵامتان دەدەمەوە. ئەوانش کە دەیانەوێت بۆ سیرکردنی یاریەکانی تۆپی پێ بێنە ئەڵمانیا. ئەمە هەواڵە بۆ ئێوەیە کە هاتن دەبێ ئاگاتان لە هەندێک شت بێ کە کەمێکی دیکە بۆتان باز دەکەم. اینجا دەچینەوە بەریتانیا لە کاتێکدا کێبڕکەکان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی بەریتانیا گەرم دەبن. کوردیەوێ خەریکی کۆنفرانسێکی باڵکێشن لەسەر زمانی دایک، کەمێکی دیکە زانیاری زۆرتری لەسەر بڵاو دەکەنەوە. اینجا سۆزدار تەمۆ دەناسن ئەفسەرێکی کوردستانی دانیمارکی کە کار بۆ ناتۆ دەکات و بە ناوی هاوپەیمانانەوە مەشقی با پێشمەرگە کردووە. ئەو بۆتان باز دەکات کە چۆن لە نێو دەیان بربژێردا هەڵبژێردراوە بۆی ببێتە ئەفسەر لە نێو سوپای دانیمارک. اینجا دەگەڕێینەوە ئەڵمانیا کە تێیدا دووەمین دیداری شانۆیی دیاسپۆرای کوردی بەڕێوە دەچێت. کەمێکی دیکە دەزانن ئەم ساڵ دیدارەکە چی تێدا دەبێت. ئەم هەفتەیەکی کارەساتبارە بۆ ئەوانەی بە بەلەم و لە ڕێگەی دەریاوە ویستویانە بگەنە ئەوروپا. تاوکو ئامادەکردنی ئەم هەواڵە 12 کەس لە سەرنشینانی بەلەمە تێکشکاوەکەی کۆچبەران لە نێواوەکانی هەرێمی کالابریای ئیتالیا بە زیندوی دۆزراونەتەوە. یەکێک لەو 12 کەسە لە ڕێگەی نەخۆشخانە گیانی لەدەستدا. 35 کەسیش بە خنکاوی دۆزراونەتەوە. 26 منداڵ لە نێو کۆچبەرانەدا بوون کە دەگوترێت لە نێوان 6 تاوەکو 66 کەس. زۆر لەوانە کوردن و خەڵکی باشوور یان ڕۆژهەڵاتی کوردستانە. هەندێکیان هەن کە تەواوی ماڵباتەکانیان و هەندێکیشان منداڵیان لەگەڵە کە تەمەنیان چەند مانگێکە. لە ناوچەی لامپێدوسای ئیتالیاش بەلەمێک دۆزراوەتەوە هەرەم هەفتەیە کە تێک نەشکاوە و 55 سەرنشینی بە زیندوی دۆزراونەتەوە و ڕزگار کراون. لەو بەلەمەدا 10 کۆچبەر بە مردووی دۆزراونەتەوە کە هەمویان پیاون و سەرچاوە فەرمی ئیتالیەکان دەڵێن بە شکلیان پێدەچێت بەنگلادیشی یان پاکستانی بن. لە دوورگەکانی کەناری ئیسپانیاش 67 سەرنشینی بەلەمێکی هەڵگری کۆچبەران ڕزگار کراون و 6 کەسی دیکە بە مردووی دۆزراونەتەوە. ئەو بەلەمەش کەسی کوردستانی تێدا نەبووە، سەرنشینەکانی خەڵکی ئەفریقا. زنار شینۆ چەند ڕۆژێکە لە ئیتالیایە ڕاستەوخۆ لەگەڵمە. زنار تاوەکو نیوەڕۆژ ژمارەی ئەو تەرمانەی کە دۆزرا بوونەوە لە نێو بەلەمەکەدا وا باز دەکرا کە 6 تەرمن، بەڵام ئێستا کەمێک پێشێستا وەکو بڵاوکرایەوە باسی 35 تەرم دەکرێت کە دۆزراونەتەوە. پێدەچێت ئەمڕۆ ئۆپەراسیۆنێکی
گەورە لەوێ بەڕێوە چوو بێ. هێمن ئۆپەراسیۆنی گەورە بەردەوامن. ئەمڕۆ سەر لە بەیانی تیمی ڕوودا و لێرە لە ئیتالیا گەدار بوو کە ژمارەیەک تەرمی دیکە بینراون. سەرەتا گوتیان سێ تەرمی نوێ بینراون. 6 تەرم هێنابوونە نەخۆشخانەی لوکری. ئێمە چوینە ئەو شوێنەی کە تەرمەکان لێبووینە لەژێر چاودێریەکی توندان ڕێگا نادرێتن هیچ کەسێک بچێت بهێنێتن. تیمی ڕوودا توانی لەگەڵ ئەو کەسانەی کە سەرپەرشتی و چاودێری تەرمەکان دەکەن قسە بکەن. گوتیان ئەمە وێنەیان بوو گیراون بۆ تەرمەکان ڕادەستی دامەزراوە پەیوەندیدارەکانی ئیتالیا کراون بۆ ئەوەی ئەو کەسانەی کە دێنە ئێرە و داوا دەکەن کە تەرمەکان ببینن پێشانیان بدرێ و دواتر دێنئەیان بۆ بکرێتن بۆ ئەوەی اینجا بزانرێتن. لە بەیانی وێنەکان پێشان نەدران. دوای نیوەڕۆ بەشێک لە هاونیشتیمانیانی خەڵکی باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان هاتبوون چوون دێنەیەکانیان وەرگیران و ئەو وێنانەشی پێشانیاندان. یەکێک لەوانە هاونیشتیمانیەک بوو لە هانوڤەر هاتبوو لە ئەڵمانیا. ئاموزایەکی لە ناو بوو بە ناوی عەبدولقادر هاوژینی مژدە عومەری ڕزگار بوویە کە سێ مناڵی مژدە خانم لەگەڵ هاوژینەکەی نوقمی ئاو بووینە خنکاون تەنیا کوڕێکیان ڕزگار بووە. هادی بە ڕووداوی ڕاگەیاند کە نزیکەی 20 وێنەی بینیوە. لەم 20 وێنەیەدا یەکێک لەوانە گوتی 80% لەوە دڵنیام کە ئاموزەکەی لە ناوە. ئەمە ئەو دوایین هەوڵەکانن. ئێستا ژمارە ئەپدەیت بووە نوێ بوویتەوە 35 تەرم بینراون. ئەمڕۆژ گەڕان بەردەوام بووە. بەیانیش ئێمە ئاگادارین لە ئێستاوە بەیانیش بەردەوام دەبێت. لەم شوێنەی ئێمە ئێستا لێی وەستاوین لە شاروچکەی ڕۆچێلا لێرە بەیانی خۆ پێشاندانێکیش دەکرێتن بۆ ئەوەی پشگیری لەو پەنابەرانە و پەناخوازانە بکرێت. هەروەها داوا دەکرێتن کە هاوکاری زیاتر بۆ ڕزگارکردنی ئەو خەڵکانەی کە لە نێو دەریادانە یان لە ڕێگادانە بکرێتن. ئەوجا چ فڕۆنتێکس بێت چه هێزە دەریاوانیەکانی ئیتالیا بێتن. ئێستا ئەوەی ئێمە ئاگادارین 11 کەس بە زیندوی ڕزگار بووینە. یەکێک لەوانە خەڵکی سووریایە. یەکێکی دیکە دەڵێت من تورکمانی کەرکووکم. 9 هاونیشتیمانی کوردن. لە نێو ئەو 9 هاونیشتیمانیەدا 6یان ئەگەر ژمارەکە بە دروستی لە یادم ما بێتن 6یان هاونیشتیمانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن. 3یان هاونیشتیمانی باشووری کوردستانن. لەگەڵ ئەوەشدا 35 کەس تەرمەکانیان بینراون. ئەوانەی دیکە گەڕان بەردەوام دەبێتن. لە کوی 76 کەس ئەگەر گوتەکانی ڕۆیا محیەدینی 20 ساڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو سەرچاوە وەربگرین لە 76 کەسەوە 35 کەس بینراون لەگەڵ ئەوە 11 کەسی دیکەش بە زیندوی بینراون ئەوە دەبێتە 46 کەس. اینجا 30 کەسی دیکە ماون بۆ ئەوەی بزانرێتن ئەمانە تەرمیان لەکوێیە لەناو ئاو بوون. یەکێک لەو بابەتانەی ئێستا تۆزێک ئەستەم بووە لە وێنەکاندا بەتەواوەتی بزانرێن ئەمانە کێنە. ئەم تەرمانە شوێنراون خراپ بووینە هەندێکیان دەست و قاچیان نەماون بەداخەوە بوویەش لە سەرەتا بینینی ئەو وێنانە ئەستەم بوویە بوو بەشێک لەو هاونیشتیمانیانە کە لە وڵاتانی ئەوروپی هاتبوونە ئێرە و دەیانویست بزانن کە خزمەکانیان لە ناون یان نە. بەڵام تێستی دێنەیان بۆ ئەوەنەی هاتوونەتە ئێرە کراون. ئەوەنەی لە شوێنەکانی دیکەش ئەگەر لە ئەوروپا بن دەتوانێت بێنە ئێرە ئەگەر نەدەبێت بچنە باڵیوزخانەکانی ئیتالیا و لەوێوە دێنئەی بوو دەکرێتن. ئەگەر هاونیشتیمانی باشووری کوردستان بن و لە هەولێر بن دەتوانن بچنە قونسڵگەری ئیتالیا لە هەولێر لەوێ دێنەیان بوو دەکرێت ڕەوانەی ئێرە دەکرێتەوە. بەڵام پرۆسەیەکی دوور و درێژە تاکو ئەنجامەکان دەربچن. پێیان گوتراوە نزیکەی 3 مانگ دەخایێنێت دەکرێت تا 3 مانگ بخایێنرێت تاکو ئەنجامەکە دەربچێت. بەڵام ئێستا کەیسێکی سەرەکی ڕای گشتی ئیتالیا ئەم قوربانیانن
ئەم ڕزگاربوویانن بەڵکو ئەوە ببێتە هاندەرێک بۆ ئەوەی زۆرتر و چڕتر ئیش لەسەر بکرێت کۆمەڵێک ڕێکخراو هەن لەو شوێنەی کە دێنەیان وەردەگیرێتن هاوکاری دامەزراوە فەرمیەکانی ئیتالیا دەکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئەم دێنەیانە بەراوردیان بکرێت ئەنجامەکانیان دەربچێت و لە ناسنامەی ئەو تەرمانە پشتڕاست ببنەوە. زنار یەکێک لەو شتانەی کە بینیم لە نێو میدیای ئیتاڵیا زۆر باسی دەکرێت ئەوەیە کە لە یەکشەممەوە ئەو ڕووداوە ڕووی داوە تاکو ئێستا ئەگەر کەسێکی دیکە بە زیندوی مابێ دەبێ معجیزە بێ تیمەکانی فریاکەوتن لەوێ لەسەر ئەمە چی دەڵێن ئەوانەی کە قسەت لەگەڵ کردوون ڕێتی دەچێت کەسی زیندوو مابێت؟ زۆر ئەستەمە هەیە من ئێستا باسی زیندوو بکرێتن دوای ئەم 11 ڕزگار بووە چونکە کاتێکی زۆر بەسەردا تێپەڕیوە دووشەممە ئەمڕۆژ بەڕێوەبەری ئێمەرجنسی نەخۆشخانەی شاری لۆکری بە تۆڕی میدیای ڕوودا و ڕاگەیاند کە دووشەممە نزیکەی کاژێر 2 نیوەڕۆ ڕزگاربووەکان گەیەندراونەتە نەخۆشخانەی ئەوان کە لەوێ کچێکی خوشکەزای مژدە لەوەیە دایک و باوکی ئەو کچە لە ڕووداوەکەدا گیانیان سپاردووە ئەو کچە لەوەیە لەگەڵ ئەوەدا دوو کوردی دیکە یەکێکیان خەڵکی ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان یەکێکی دیکە خەڵکی باشووری کوردستان لەوەیە لەگەڵ ئەو کەسەی کوتوەتی من تورکومانم لەگەڵ ئەو هاوڵەتیەی سووریا ئەوەنە لەو نەخۆشخانەی لۆکرینە گوتی لە کاژێر 2 ڕۆژی دووشەممە هێنراونەتەوە لە دووشەممە بۆ ئێستا زۆر زەحمەتە لەوانەیە لە معجیزەش گەورەتر بێتن ئەگەر کەسێک بە زیندویی دەربهێنرێتن سەرەڕای ئەو گەڕانە بەردەوامانەی لە ئاسمانیش دەکرێت لە ناو دەریاش دەکرێتن هێزی دەریاوانی ئیتالیا دەڵێتن بە پانتایی 120 میلی دەریایی گەڕان بە دوای تەرمەکان یان بێسەر و شوێنەکان بەردەوامە. باشە زنار یەکێک لەو شتانەی کە تۆ باست کرد مەسەلەی ئۆپۆزیسیۆنی ئیتاڵیایە کە ڕخنەی زۆریان هەیە لەوەی کە حکوومەت لە مەسەلەی گەڕاندا لە مەسەلەی تەنانەت ئەوەی کە ڕووشی داوە هەندێک کەس دەڵێن بەپێی ئەو ڕێکەوتنە نوێی کە لە یەکێتی ئەوروپا کراوە نەدەبووە ئەمە ڕووبدا نەدەبووە ئیتاڵیا بهێڵێ ئەمانە بە ئەو ماوە دوور درێژە لەنێو ئاودا بمێننەوە سەرۆکی هەرێمی کالەبریا بینیم ئەمڕۆ دوای نیوەڕۆ قسەی کردو دەڵێ ئەوەی کە ڕووی داوە نیشتێکی ناخۆشە ڕووداوی دیکەمان بیردێنێتەوە کە دەزانین ئەو یەکێکە لەوانەیە کە بەشدارن لە حکوومەتی ئێستای حکوومەتی ڕاستاژۆی ئیتاڵیادا تۆ کە لەوێ بووی لەگەڵ خەڵک قسەت کردو هەست دەکەی گلەی هەبێ گلەی ئەوانەی ڕزگاریش بوون لەوەی کە کەم تەرخەمی هەبوو بێ لەوەی کە بۆ نمونە پاسەوانی دەریایی ئیتاڵیایی بەوێدا تێپەڕی بن بینی بیانن قسەیان نەکرد بێ یا کەم و کوڕیەکە بوو بێ یا تەنانەت لە گەڕانیشدا هەست دەکەی کەم و کوڕی هەبووە؟ هێ من ئەم بابەتە زۆر فراوان و هەروەسا چڕ و پڕە یەکێک لەو بابەتانەی کە هاوکاری کەم پێشکەش دەکرێتن بۆ ئەوە دەگەڕێتەوە هەر وڵاتێک لەوانەی کە وەکو وڵاتانی ترانزیت ئەژمار دەکرێن چه ئیتالیا بێتن یان یونان بێتن یان قوبرس بێتن تەنانەت هەندێک جاریش ئیسپانیا پرسی پۆشبەک هەیە گەڕاندنەوەی بوو پاشەوەی کوچبەرانە بۆ ئەوەی لە ئاوی نێودەوڵەتی یەکێک لەم وڵاتانە بچنە دەرەوە بۆ ئەوەی ببنە بەرپرسایەتی وڵاتی دیکە ئەمە یەکێکە لەو پرسانەی کە زۆر هەستیارە و بە تەواوەتیش زۆر جار نازانرێت ئەوەی پۆشبەک دەکرێتن گەڕاندنەوە ئەوە لە هەموو وڵاتەکان هەیە بەڵگە هەن شاید حاڵ هەن سلمێنراوەوە لێرە ڕەخنە لە حکوومەتی ئیتالیا دەکرێتن کە دەبوایە زوو پێڕە بگەن بوو بەلەمێکی ینی یەختێکی ماسیگرەکان یان گەشتیارەکان بچێت بە هانایانەوە لێرە ئەم شوێنەی من لێوەستاون 100 مەتر لە من دوورترەوە
فرونتکس هەیە هێزی دەریاوانی ئیتالیا هەیە ئەوەنە دەبێتن بەرپرساتی ئەوەوەر بگرن ئەم کوچبەرانە لە کوێنە بەهایە نایانەوە بچن ئەگەر پێویست بێت چونکە ئەمانە مرۆڤن ئەگەر یەکێتی ئەوروپا یانی ڕەخنەکە لەوەدایە ئەگەر یەکێتی ئەوروپا یەکێتی بەهاو نرخەکانی مافی مرۆڤە دەبێ هاوکاریان بکرێتن ئەمەیە ڕەخنەی سەرەکی کە لە تەواوی حکوومەتەکان دەگرێت تەنانەت لە یەکێتی ئەوروپی بەگشتیش دەکرێتن چونکە بەشێک لەو پرسە لە ناوخۆیان وڵاتانە بۆ خۆیان بەکاردێن با باسی قسەیەکی جۆرجا مێلۆنی بکەم کە لە پرێس کۆنفرانسی G7 باسی کرد جۆرجا مێلۆنی لە پرسی کوچبەریدا کە لە ڕاگەیەندراوی کوتایی G7 هاتووە گوتی ئێمە دوو گەورە قاچاقچی ئەو لە نێوان دوو کەوانەدا دەستەواژەی مافیایی بوو بەکاریان هێنا کە خەڵکی ئیتالیانە لەسەر پرسی کوچبەریان دەستگیر کردووە گوتی ئەمە هوکارێکە کە دەکرێتن ببێتە هۆی ئەوەی هاتنی کوچبەران کەم ببێتەوە بەڵام ئەوەنەی ئۆپۆزیسیۆنن خەڵکی ژیرن خەڵکی پراگماتیکینە لە تەواوی وڵاتانی ئەوروپی دەڵێن پرسەکە ئەوەیە دەبێت لەسەر چاوەی هاتنی کوچبەرانەوە پرسەکە چارەسەر بکرێتن باشە سپاست دەکەم زناشینەوە بوو لەگەڵمان بوو لە کەلابریا هەوارێمی کەلابریا و شوێنەی کە بەلەمێکی کۆچبەران تێدا تێکشکاوە کەمێک پێشەستا زانیاری ئەوەی بڵاو کردەوە کە 35 کۆچبەر تەرمی 35 کۆچبەر دۆزراونەتەوە و ڕووماڵی ئێمەش لەسەرمە بەردام دەبێ بێگومان زۆربەی ئەو کۆچبەرانی کە لە ڕێگەی ئاوە دێن لە نێو یەکێتی ئەوروپا نانەوێ ڕابۆستن و دەیانێ بپەڕنەوە بۆ بەریتانیا بۆ ئەمە بێگومان دەبێ بچنە فەڕەنسا یەکێک لە شوێنە هەرە ئاسانەکانە باوای دابنین بۆ پەڕینەوە بۆ بەریتانیا لە ڕۆژانی داهاتوودا هەم لە فەڕەنسا و هەم لە بەریتانیاش هەڵبژاردنن هەڵبژاردننی پەرلەمان کە مژاری سەرەکی بانگەشەکان مژاری سەرەکی ئەو پارتانێک کە تێیدا بەشدارن و دەنگدەریش بەلایەنەوە گرنگە مەسلەی کۆچبەرانە دروست لەو کاتەدا وەزارەتی نێوخۆی بەریتانیا بڵاوی کردوێتەوە کە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە 882 کۆچبەر تەنیا لە یەک ڕۆژدا توانیویانە لە فەڕەنساوە و بە 15 بەلەمی بچووک خۆیان بگەێنە بەریتانیا بەمەش ژمارەوانی کە ئەم ساڵ توانیویانە بگەنە بەریتانیا گەیشتۆتە 12313 کەس کە ژمارەکە زۆرترە لەو ژمارانەی کە پار ئەم کاتانە یان پێرار تاوکە ئەم کاتانە توانی بیان خۆیان بگەنە بەریتانیا بەهۆی تونبوونی یاساکانی کۆچبەری بێگومان لە وڵاتانێکی ئەوروپا هەروە هەبوونی دەرفەتی باشتری کارکردن لە زۆر حاڵەتدا هەروە ژیانیش بێگومان زۆربەی کۆچبەران لە فەڕەنسا یا وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا نامێننەوە و هەوڵ دەدەن لە نۆکەندی ئینگلیز بپەڕنەوە بۆ بەریتانیا وێنەی دایکێکی کورد کە لەسەر کۆمبارێک دانیشتووە و تەلەڤیزیۆنەکەی پشتەری کوژاوەتەوە و دەگریە یا وێنەی بووکێکی دەمبەخەندە کە چەپکە گوڵێکی بەدەستەوەیە لەسەر شاشەی مۆبایلێک لەسەر فەرشێکی گوڵاوی سوور وێنەی گیراوە ئەو وێنانن کە شەماڵ حسامەدین لە کوردستان لە خەڵکێکی تایبەت گرتوونی لەوانە کە ڕۆڵەکانیان هاتنە ڕێگەی کۆچبەری بەڵام قەت کەس هیچی لەبارەی چارەنووسیان نەزانیەوە ئەو فۆتۆگرافەرە کووردە وێنەکانی هێناوە لە پۆڵەند نمایشی کردوون شەماڵ حسامەدین لە پۆڵندەوە لەگەڵمە کاک شەماڵ دەمێ بزانم ئەو پرۆژەیە کە دەستت پێکرد لە کەیەوە دەستت پێکردووە چەند چیرۆکی تێدایە کە باسی ئەو خێزانانە دەکەی باسی چەند خێزان دەکەی کە چاوەڕانی ڕۆڵەکانیان دەکەن کە لە ڕێهات و نەهاتدا نەگەڕاونەتەوە سڵاتان لەوێ ئەم کاتان باش وەسپاس بۆ تەلەڤیزیۆن و ڕوودا و کە گرنگی بەم بابەتەدا ناوم شەماڵە ماوە 3 ساڵە بە بەردەوامی خەریکەوە پرۆژەیەم بۆ خۆم خەڵکی ناوچەیەکم کە پێ دەڵێن ناوچەی بتوێن و پشدار کە زۆرترین ڕێژەی کۆچی لەم ناوچەیەدایە و ئەم ڕێژە زۆرەی کۆچیش کە لەم ناوچەیەدا بێگومان لێکەوتی لێ دەکەوێتەوە یەکێک لەوانە کە سەرشوون بوونی ئەو کەسانەیە لە ڕێگای ئەوروپا پێسەرشوون و ڕێژەی کۆچەکە ساڵ بە ساڵ لە ڕووی لەبەرزبوونەوەدایە و بەڕادەیەک تەنانەت دوای لاتوە خەریکە لەم ناوچەی ئێمە هیچ ماڵێک نەبێت کە کەسێکی لە ئەوروپا نەبێت یعنی بۆ بە دیاردە و ئەم دیاردەیەش لە 98 من تقریبا تێداتی بێسەرشوونە هەتا
2 ساڵ لەمە پێش 3 ساڵ 2 ساڵ لەمە پێش ڕۆماڵی ئەو کەسانی کە ڕۆماڵم کرد و وێنەم گرتوون من 12 ئایلەم بنمونە هەڵبژاردووە دەنا بێگومان لەوانەیە سەدان ئایلە هەیە کە ڕۆڵەکانم بەسەر شوێن بووە و من ئەو ئایلانی کە هەڵبژاردوون لە 98 تێدایەتی هەتا 2 ساڵ لەمە پێش 3 ساڵ لەمە پێش کە ڕۆڵەکانم بزر بووە و لە وڵاتی جیاواز بووم هەیە لە یۆنان بزر بووە هەیە لە پۆڵەندا بزر بووە هەیە لە کنیا بزر بووە و هەیە لە فەڕەنسا بزر بووە و هەیە لە تورکیا بزر بووە. باش هیچیان لە بارەوە نازاندرێ هەموو خێزارانە وەکو پێی دەڵێن بە پشدەری بتون خەڵکی منتیقەن یا خەڵکی شوێنەکانی دیکەشی تێدا بەس خەڵکی منتیقان واتە خەڵکی بۆ ناڕانیە چواقڕنا حاجیاوە سەرچاوە قەڵازێ کەوانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینن دەکەونە ناو سنووری ئیدارە ڕاپەڕینەوە و هەموو ئەوانی کە بزر بوون خاوەنی کۆمەڵک خولیا و خاوەنی کۆمەڵک ئومێد بوون کە بگەڕن بە دوژانێکی باشتردا بەڵام دوزار کە ئومێدەکەی خۆیان لەژێر گڵناوە خەمێکی گەوریان بۆ خانەوادەکان بەزیێشت وەتە ئەسش خانەوادەکان لە خەم و ئازارێکی زۆر قوڵ دەژین تەنانەت بۆ یەک ڕۆژێک فرمەسی لە ساوەکانی وشکنەوە و کێشەی ئەم خانەوادانە ئەوەیە هەرگیز باوەڕ بە مردنی کوڕەکانیان ناکەن و هەمیشە چاوەڕێن ڕوو لە پەنجەرە ڕوو لە دەرکە کە ڕۆژێک لە ڕۆژەکان خانەوادەکان بێتەوە سەر سفر و بەیەکەوە دانیشت نامخۆ. ئەو پیشانگای کە کردوتەوە لە پۆڵەند چەند وێنەی تدا دانراوە چۆن بوو نمایشەکە خەڵکی پۆڵەند چیان لەسەر گوتەوانی کە بینیان خۆی پێشنگاکە تقریبا من کرابوو 2 بەشەوە 12 وێنە مەشتۆ خسمانە سەر لەوحەی دیوارەکان و لەگەڵ چیرۆکی وێنەکان بە ئینگلیزی و بە زمانی پۆڵەندی و بەشێکیش لە وێنەکان کە خراببوونە سەر موبایل واتە لە ڕێی موبایلەوە عرض کرابوون دوای موبایلەکانم بە هەدێ دەدا بە خەڵکی پەنابەر کە لە وڵاتن ئەوەی کە ناو موبایلەکانە وە شێوازی کۆچەکان دەژێراوە لە ڕێی نەخشەوە کە چۆن ئەوانە لە شوێنی کۆچیان کردو و چەند وڵاتیان بڕیوە و بەشێک لەوانە لە موبایلەکاندا بۆم ناو خێزانەی کە ڕۆڵەکانی بزر بە تا ئەستش یەکەمین وێنەی پرۆفایل سەر موبایلەکانە کەسبوون بۆکانیانن واتە ڕێک کردویانە پرۆفایلی موبایلەکانیان ویان یادگاری یادگاری مۆسە تەسبیحەکە یا مۆنە ساعاتەکان خستووە کردوتە ڕسمی پرۆفایلی کەسەکانیان هەموو ئەوانە تا ئەستا ئەم خانانە ئەتیڤاز پێوە دەکەن و بە پیرۆزی دەزانن و دەیپارێزن تەنانەت دایک هەیە کە ئەو ڕۆژێک کە ڕۆڵەکەی کە لە ئیش گەڕاوەتەوە جلەکانی داناوە دڵی ناستو تا ئەستا بیشوە کە بۆنی ئارەقەی لێدێ وە پێی وە ئەو بۆنە ئارەقەی کە ئەو کوڕی بۆی خۆشترین بۆنە بۆی و تا ئەستا ئەتیڤاز بۆی دەکە وە دڵی ینی بیشوە و هەندێک کەسێ بۆنە ساعتەکەی پاراست هەیە ڕسمەکەی پاراستووە کەنادت هەیە 98 بزر بووە تا ئەساس کەلوپەلەکان لە ماڵەوە خۆی پاراستووە و لە ئومێدی گەڕانەوەدا و خەڵکی پۆڵەندا ئەمە زۆر گریانەوە سەیری چیرۆکانیان دەکرد و زۆر کەسێک بە دیار وێنەکانە فرمێسکی هەڵدەڕۆژ و لێم پرسی بۆ ئەوە دەگیرێتان ئێمە لە بینی پۆڵەندا بۆ سەربیا ئاگامان لە کۆمەڵک تراژیدا هەیە کە حکومت باسی ناکە من بە بەرچاوی خۆمانەوە بینیمانە کە چەندی ڕۆڵە لێرە نەم ڕێگا لەسەرمان ڕاق بوونەتەوە و لێرە خراونەتە ژێرگڵەوە بەبێ ئەوەی حکومەتی ئێمە هیچ شتێ بکە بۆ ئەوی کە ئەوانە سپێنی بۆ منە ناسنامەکان لێ وەرگێ یان بۆ منە لە ئاگەکان تۆمار بکە یان بۆ منە وێنەیان بگرێ بەڵام حکومەتی ئێمە بێبەزەیانە ژێرخاکیان دەکا و دایان دەپۆشێ هیچیان بۆ ناکات چونکە دەڵێ ئێمە توانێ ئەوەمانێ ئەو هەموو کولفەیە بدەین بۆ ئەم مەیتانە و بیان پارێزین و چونکە لەسەر ئێمە و پێم وتن وکتیان ئەگەر تۆ تەحمل کە ئێمە بۆت باز دەکەن کە چمان بینی و کوتی کوردمان بینی و ئەفغانیمان بینی و سۆماڵیمان بینی و کە بۆ ڕێگای ئێمەدا دەبات چونکە خەڵکێکی زۆر لە سنووری پۆڵەندا بەرەو سربیا و لێ دەپەڕنەوە بۆ ئەڵمانیا و ئەوانە زۆر باشە سپاست دەکەم کە لەگەڵمان بووی کاک شەماڵ حسامەدین بەڕاستی چیرۆکی هەژێنەرن ئەوەی کە باسییان دەکەی بە ڕێگەی هاتو نەهات بێ کە سوکارەت هێشتا چاوەڕەن بێەوە هیچت لەسەر نازانن وەکو گوێشتان لێ بوو هەم ئەوانەی کە لە نێو بەلەمەکەدا بوون ماڵبات هەبوو کە خەڵکی پشدەروبی توێن بووە هەم ئەوەی ئێستاش کە دەیبیستن لە کاک شەماڵش لەو ناوچەیەوە خەڵک زۆر لەو ڕێگەیەدا تێدا چوو. وەک چۆن لەم ساڵانەدا لەسەری ڕاهاتون کە دیاسپۆرا هەیە زانیاریمان داونێتێ لەسەرەوەی کە چۆن کۆچی یاسایی بکەی و دوور بکەویەوە لە کۆچی نایاسایی کە دەبینین
ئەنجامەکەی چۆنە لە ئایندەشدا بێگومان دیاسپۆرە هەروە دەبێ وەڵامی هەموو پرسیارانەمان دەدەینەوە یا داوەتەوە کە بزانین یاسایین پێویستیان بە وەڵامە زۆر جار لە ڕێگەی هێڵی گەرمی دیاسپۆراوە پرسیارمان لێ دەکرێت کە ئەگەر کەسێک لە نێو وڵاتێکی یەکێتی ئەوروپادا مافی پەنابەری وەرگرتە بێ دەتوانێت بێ لە ئەڵمانیا بژیت چونکە زۆر کەس حەز دەکەن بێن بۆ ئێرە لێرە درێژە بە ژیانی خۆیان بدەن ئایندێکی نوێ بۆ خۆیان دروست بکەن هەیە دەپرسێ مادام وڵاتێکی دیکە دانی بۆ داناوە کە پەنابەر بم لەوێ مافیەوەم هەیە کە بێم بەو مافی پەنابەری کە هەمە بیکەمە ئەڵمانی لێرە بم ئەم هەفتەیە دادگای باڵای ئەوروپا وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە ئەویشەوەیە کە ئەگەر کەسێک لە وڵاتێکی دیکە مافی پەنابەری وەرگرتە بێ مانای ئەوە نییە کە بە شێوەی ئۆتۆماتیکی دەتوانێت مافی پەنابەری لە ئەڵمانیا وەربگرێت بڕیارەکەی دادگا وەڵامی سکاڵای خانمێکی هاوڵاتی سووریا کە لە یۆناان مافی پەنابەری وەرگرت بوو داوای کردبوو کە ئەڵمانیا دان بەو پەنابەریەیدا بنێت بەڵام ئەڵمانیا تەنیا مافی مانەوەی کاتیدا بۆیە و وەک کۆچبەر نەک وەکو پەنابەر مامەڵی لەگەڵ کردبوو هەروەهاگەر بەتەمان بۆ سیرکردنی یاریەکانی یۆرۆی 2024 بێنە ئەڵمانیا دەبێ ئاگاتان لەوە بێ کە پێشەوەی بلیتی یاریەکان بکڕن یا بەسەردان بێن بۆ ئێرە بەڵگەنامەی یاسایی و تەواوەتی لەگەڵ خۆتان بێنن بۆ نمونەگەر لە بەلجیکا دەژین بۆ کوردی دیاسپۆرا دێڵم بێگومان و ناسنامەکەت بەسەر چووە یا مافی مانەوەت نییە دەبێ بزانی ئێستا لەسەر سنوورەکانی ئەڵمانیا کۆنتترۆلدان دراون و ناتوانانی وەکو دۆخی ئاسایی کە زۆربەی جار کۆنتترۆل نییە لە نێوان وڵاتانی ئەوروپادا بێنێ و ئەڵمانیاوە 22,000 پۆلیسی ئەڵمانی لەم ڕۆژاندا لەسەر سنوورەکانن و کۆنتترۆل دادنێن تاوەکو ئێستاش 1400 کەس بەهۆی تەواو نەبوونی بەڵگەنامەکانیان لەسەر سنوور گەردراونەتەوە فەرمانی دەستگیرکردنیش بۆ 173 کەس دەرچووە کۆنتترۆلەکانی سەر سنوور ئۆتۆمبیلەکانیش دەپشکنن ژمارەیەک سلۆڤینیان گرتوون کە مادەی هۆشبەریان لەگەڵ خۆیان هێناوە هێشتا زۆر مژاری دیکە ماون کە لە دیاسپۆرا ئەم شەودا لەسەریان ڕابوەستین یەکێک لەوانە چیرۆکی ئەفسەرێکی کووردە لە نێو سوپای دانیمارک کە لەگەڵ ئۆپەراسیۆنەکانی ناتۆدا چۆتە زۆر شوێنی دنیا یەکێک لەو شوێنانەش کوردستان بوو لەوێ مەشقیان بە پێشمەرگە کردووە لە ڕۆژانی داهاتوودا دوو ڕووداوی گرنگکەن یەکێکیان لە لەندەنە یەکێکیان لێرە لە ئەڵمانیا لە لەندەن کۆنفرانسێک دەکرێت بۆ زمانی دایک کۆنفرانسێکی تایبەتە کاک ڕەوا هەژار لەگەڵم دەبێت سەرۆکی ڕێکخراوی کانگا زۆرتر باسی و مەسەلەیەمان بۆ دەکات لێرە لە ئەڵمانیاش دیدارێکی تایبەتێ بە شانۆی کوردی لە دیاسپۆرا بۆ ئەمە کاک ڕزگار مۆنزەر شانۆکار ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێ کاک ڕزگار کەمێکی دیکە دێمە لای بەڕێزت یەکەم جار دەمەوێت باسی کۆنفرانسەکەی لەندەن بکەین کە سپەینێ دەست پێ دەکات کۆنفرانسی ڕۆنەچوون پاراستن و بژانەوەیەکی بەردەوام کە ژمارەی زۆر کەسایەتی ئەکادیمی لە کوردستان و بێگومان لە ئەوروپاش تێیدا بەشدار دەبن کاک ڕەوا هەژار سەرۆکی کۆمیتەی ڕێکخراوی کانگا کە ڕێکخەری کۆنفرانسەکەشن بێگومان لەگەڵمانە کاک ڕەوا بڕیار وە سبەی چی ڕووبدا لە کۆنفرانسەکەدا چی باز دەکرێت ئەجەنداکەی چییە؟ سپاس کاکێ من دنیای سپاس بۆ کەناڵی ڕووداویش کە کۆنفرانسەکە دەناسێنێت ئێمە لە ڕێکخراوی کانگا کە ڕێکخراوێکی قازانجنەویستە لە خزمەتی زمان و کللتوری کوردیایە لە بەریتانیا ساڵی 2005ەوە لە سەردەستی مامۆستای خۆشەویست و عزیز و پەروەردەناسی گەورە مامۆستا عەدنان شاسوار دامزراوە بە باشمان زانی بەرمەبنایەوە زمونەی کار لە بواری زمانە کردومانە لە ڕێگەی و خوێندنگانی کە لە بەریتانیا هەمانە کۆنفرانسێک بۆ زمانی دایک ساز بکەین مەبەستی کۆنفرانسەکە ڕاستی زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاریە دەربارەی گرنگی زمانی دایک و لە هەموو شیانە زمانی شیرینی کوردی کە ئێمە وەکو قەڵایەکی لە مێژینە
بۆ پاراستنی بنیاد و کیانی خۆمان بەکارمان هێناوە ڕەنگە زمانی کوردی ئازادی خواستترین زمانی دنیا بێ لەو ڕۆ کە زمانێک کە توانای مانەوەی هەیە ژیانی خۆشەوێت لە سەرانسەری ئەو سەدا زۆر تاریک و ڕەشانەی بەسەریا گوزەراوە ئەم زمانە توانای هەبووە بزوێن دروست بکە وێنە سازی بهێنێتە ئاراوە شیعر بنووسێت لەبەرەوە ئێمە لە ژێر ئەم زمانە توانیمانە ڕزگارمان بێ ئەجەندای کۆنفرانسەکە لە ڕۆژانی داهاتووە کە ڕۆژ یەکەمی سبەینێ و ڕۆژی دووهەمیشی دوو سبەیە زیاتر لەوە خۆی بینێتەوە کە ئەو پسپۆرانەی لە بواری زمانی دایکە قسەی جددیان هەیە بێن لەوێ ئەو توێژینەوانەی خۆیان کە پێشتر کاریان لێکردووە بە شێوەیەکی هەوێنی بە گوێگرانی کۆنفرانسەکەی بناسێنەوە گوێگرانی کۆنفرانسەکەش بە گشتی لەو کەسانە خۆی بینێتەوە کە شارەزایەکی باشیان لە زمانی کوردی هەیە پسپۆرن لە زمانەکە یاخود نووسەرنیان پەرۆشێکی ئەو تۆیان هەیە بۆ زمانە کە بتوانن لە شوێنێکی وایە هەم قسەی مانادار بکەن هەم بە شێوەیەکی مانادار ئەو زانیاریانەی کە لەوێ دەدرێتەوە بتوانن لە لای خۆیانەوە جارێکتر کاری پێ بکەنەوە ئەوە بە گشتی ئەجەنداکەیە ئێمە بانگەشتەوە ناکەین کە توانین ئەو کێشە گەورانی کە لە ئێستەیە لە بەردەمی زمانی کوردیا هەیە چارەسەر بکرێ لە ڕێو کۆنفرانسەوە بەڵام لانی کەم تەماحمانەوەی کە هۆشیاریی زۆر گەورە دروست ببێت وەکارێکی داهێنەرانش بێ بۆ یکەم هەموو خەڵکە پێکەوە دانیشن قساکەن و بە دوای چارەسەری گونجاوی بواری زمان ئاگەڕێن باش کاگڕەوە دەزانم ڕەنگە زۆر لەوان ئێستا لە بەریتانیان بەتایبەتی لە لەندەنیشن بیانەوێ بزانن کە ئایا چۆن دەتوانن بێن بەشدار بن لەوێ بە بانکێشتە یان خەڵک ئەدرێسەکەی خەڵک دەتوانێت بۆی بێت و گوێ لە گەنگەشەکان بگرێت ڕاستی ئەمە چەند ڕێگەیەکمان گرتوۆتە بەر تا زۆرترین پسپۆر و شارەزایانی بواری زمان بتوانن سوودی لێ ببینن ئەوە بۆ ئێمە لە یەکەمینە کە پسپۆرەکانی بواری زمان بتوانن سوود لە کۆنفرانسێکی زمانوانی ببینن بەڵام سەرباری ئەوە ژێمە ئەرکی ئەرشیڤکردن و تۆمارکردنی تەواوی کۆنفرانسەکەمان لە ئەستۆ گرتووە لە داهاتووە لە ڕێگەی تۆمارەوە دەچێتەوە بەر گوێگرانێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پاشان ئەرشیڤکردن و نووسینەوەی و هێشتنەوەی لە ناو ئەرشیڤەکانی ڕێکخراوی کانگایە کە ماڵپەڕی فەرمی خۆی هەیە ئەوە بە وەکو تریش بۆ هەر پسپۆڕێکی بواری زمان لە ئێستەشا ئێمە دەرگامان بۆ هەموو خۆشەویستێکی زمان ناس و کوردی ناس کراوەیە پەیوەندی بە سەر چاوەفەرمیەکانی ڕێکخراوی کانگاو بکات چ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چ لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی کە پەخش کراوە ئێمە توانین بانگەشتنامە وە شوێنیش ماوە بخینەوە خزمەتیان لە بەرەوەی ئەو شوێنانی کە دابینمان کردووە زۆر شوێنی ئەکادمی و گونجاون بۆم پرسە باش بۆ من بەڕاستی ئەوەی کە لە بەریتانیا منداڵی کورد فێری کوردی دەکرێت لە ڕێی قوتابخانەکانی ئێوە بە شتێکی زۆر گرنگی دەزانم دەمێت لە ئایندەشدا بێم لە نزیکەوە بیبینم ئەوەی کە لەوێ ڕوودەدا بەڵام لە تەنیشت ئەوە بۆم گرنگە بزانم سیستەمی بەریتانی دەوڵەتی بەریتانیا چۆن ڕێگە بەوە دەدا کە منداڵ بە زمانی دایکی خۆشی بخوێنێ بۆ نمونە لە ئەڵمانیا لە زۆر ویلایەت حکوومەت پشتیوانی لەوە دەکا کە بە کوردی بخوێندرێ لە بەریتانیا مە چۆن ڕێکخراوە بەڵێ تەوان سواز بۆ گرنگی دانی کە ئەتێ لە پێشەوە ببینی بێگومانەوە کارێکی زۆر باشەوە ئێمە بە دڵ بەخێراتنە دەکەین وەکوتریش ڕاستی بەریتانیا لەو جێگانەیە کە پرێتی لە مرۆڤ واتە لە ڕووی دانیشتان و ژمارەی زۆرە نیسبەتەن بە وڵاتانی وەکو ئەسکەندەنافیا جێگەکانی ترکە خەڵکێکی کەمی تایە ئێستا لە شوێنانی وەکو سوید و نەرویج مامۆسای تایبەتی هەر یەک لەو زمانانی کە لە کەلتورەکەیە هەیە توانراوە جێگیر بکرێت هەموو کەسێ توانێت بخوێنێ بەڵام لە بەریتانیا بەڕاستی لە ڕێگەی دروستکردنی کۆمەڵگەی جیاواز توانی فشار لەسەر حکوومەت دروستکەیت یاخود بە شێوە لە شێوەکان خۆتی پێ بناسیێنی تو داوای ئەوەی لێ بکەی فەند وەربگریت واتە سەرچاوی داهات مسۆگەر بکەیت تەنها لەو ڕێگەیەوە توانیت لە ڕووی زیادکردنی ژمارەی پێداویستەکانەوە بچیتە ناو سیستەمی خوێندنەوە ئەم هەوڵەی ڕێکخراوی کانگا زیاتر لەو ڕۆوە ئێمە زۆر نرخێزانین و خۆمانی بۆماندووەکەین کە لە داهاتووە تەواوی ئەم پرۆژانە ببێتە نوێنەرایەتیەکی هەموو ئەو هەوڵە پەروەردانی کە لە جێگەیەکی وەکو بەریتانیا کرێت کە بێگومان کانگا تەنها یەکێکە لەو هەوڵانە بەڵام دێرینترین و جدیترین هەوڵیانە لە بەم شێوەیە بتوانێت ناسنامەیەکی کوردی وەکو پێداویستێک بە حکوومەتی بەریتانیا ناسێنێ هەر کاتێ مەتوانیمان مۆدێلێکی جوان پیشان بدەین ئەو کاتە سەرچاوەکانی ئێرە وەکو داهات بەڕاستی هیچ ڕێگریەک نییە لەوەی کە بخرێتە بەردەسمان بەڵام زیاتر وەکو وڵێت تۆپەکە لە مەیدانی چالاکەوانانی و خوێنەواران و ڕۆشنبیرانی کووردا لە وڵاتی بەریتانیا بۆی ئەو توانایە بە شێوەیەکی یاسایی فەرمی بناسیێنن
باشە سوپاسە دەکەم کاک ڕەوا هەژار بە کوردێکی زۆر خاوێن و خۆش باسی کۆنفرانسێکی کرد کە بڕیاروای سپینە لە لەندەن بەڕێوە بچێ ڕێکخراوی کانگا ڕێکی دەخە ئەجەندای کۆنفرانسەکەم بینیوە میوانی زۆر سەرنجڕاکێش تێدان کە دڵنیام شتی ئەکادمی و جوان باز دەکەن لەسەر زمانی دایکمان زمانی کوردی ئەگەر لە لەندەنی وەکو کاک ڕەوا هەژاریش باسی کرد لە ڕێی ئەدرێسەکانی ڕێکخراوی کانگاوە لە تۆڕە کۆمەڵاتەکان دەتوانن ئەدرێسی شوێنەکە بدۆزنەوە بۆی بچن. دەگەڕێمەوە ئەڵمانیا لێرەش کارێکی تایبەت دەکرێت بۆیە کاک ڕزگار مەنزەر شارۆکار لێرە لەگەڵمان میوانە بەڕێوەبەری هونەری گروپی کابارەتی کوردی. دیمانەیەکە یان دیدارێکە لەسەر شانۆی کوردی لە دیاسپۆرا بە ناوی بیرەوەری گەڕانەوە بۆ نیشتیمان بۆ شانۆ. دەمەوێت پێش هەموو شتێک چونکە باسی زمانمان کرد لەگەڵ کاک ڕەوا لەگەڵ بەڕێزیشت باسی وە بکەم بۆچی دیمانە بۆچی دیدار نییە؟ بەڵێ زۆر سپاس ێوارتان باش حەزم کرد لە دەستپێکە بەڕاستی وەکۆی ئەو هەموو هەواڵ و کۆستە گەورانی کە بینیمان لەو فیچەر و لەو پرۆگرام و ریپۆرتانیا بەڕاستی حەزم کردش لێرەوە وەکو گروپی کابارەتی کوردی و دومین دیمانەی شانی کوردی دیاسپۆرە بەڕاستی و هەواڵی چەند ڕۆژێک لەم و پێشکە هاوڕێ هونەرمەندی عزیز بەرزانی قالی خەڵوت وەکو فیگەرێکی ناسراوی ناودنیای تەلەڤیزیۆن و کۆمیدیا و بەرنامەکان گیانی لە دەزا بەڕاستی ئەومانی خەمبار کرد لێرەوە حەزەکەم پرسە سەرخۆشی خۆم ئاراستەی کەس و کار و هاوڕێ هونەرمەندان و گشت بینەران و هەواداریانی بکەم. ئەوەی جێگای سەرنجە ئەگەر تۆ بتەوێ ئیڤنتێک ڕێک بخەی بەڕاستی دەبێت لە کۆمەڵی شوێنەوە دەست پێ بکە یەکێک لەوانی کە چۆن بتوانانی ناوێکی سەرنج ڕاکێش بۆ ئەم ئیڤنتە ڕێک بخەیمە ئێمە زۆر گەڕین لەگەڵ ئەمە ئەو کەسانی کە زۆر قوڵن یا قاڵن لە زمانی جوانی کوردیە لە کۆتاییدا لەوەیە ڕێککەوتین کە دیمانە شتێکە زۆر بەکار نایە بەڵام وشێکی کۆنی کوردی کەشخەیە بەو زمانە لەبەرەوە ئەو دیمانەیەمان هەڵبژار وەکو گروپی کابارەتی کوردی کە تایبەت بێ بە خۆمان ئێمە وەکو گروپی کابارەتی کوردی کە ماوەی 4 ساڵێکە لە ئەڵمانیا دامەزراوە و نیشتەجێین ئەڵبەتە من خۆم لەوێ نیم بەڵام هاتوچۆ دەکەم هەوڵماندا ئەم ئیڤنتە ڕێک بخەین هەر وەکو چۆنەڵی سەرکێشیەکی خۆمان بە ڕێخستنی ئیڤنت بەڕاستی لە دەرەوەی وڵات دیاسپۆرا پشتیوانی زۆر دێت. زۆر باشە سەرکێشیە دیمانەیەکە تێیدا چی نمایش دەکرێت چی دەبیندرێت؟ ئەوەی کە زۆر گرنگە وەکو بەرنمەیەکی تێکەڵەیەک بێ بەڕاستی لە هەموو جۆرە چالاکی هونەریەکان بە پلەی یەکەم شانۆ لەم ساڵدا توانیمانە سێ بەرهەمی شانۆیی نمایش بکەین کە بە خۆشحاڵانەوە توانیمان تەنها لەبەر نەبوونی ڤیزا وەرگرتنی ڤیزا ئەوانە توانیمان یەک بەرهەم لە کوردستانەوە لە شارە جوانەکەی کلارەوە گەرمیان بەرهەمێک بێتە ناو دیمانەکەەوە لە شاری هاڵی ئەڵمانیا نمایش بکە دواتر دوو بەرهەمی تری شانۆیەکیان کە گروپێک لە شاری کیلەوە کە کاروان چێوار لە نووسین و دەرهێنانی کارەکەی کردووە یەکێکە لەو بەرهەمە شانۆیانە بەرهەمێکی تریان هەر شانۆیە بەڵام تۆزێک جیاوازتر لە هونەری لە ستایلی لە فۆرماتی هونەری کابارێت کە هەر شانۆیە بەڵام شێوازی ئیشکردن و کۆمیدیاتیایە یا فۆرماتی نووسین و پێشکەشکردن و نواندن و نمایشتە ستایلێکی جیاوازترە کە تۆزێک بۆ تێگەیشتنی کورد تۆزێک جیاوازترە بەڕاستی. کاتە بەگشتی چەند بەرهەم لەوێ پێشکەش دەکرێن؟ بەگشتی ئەو بەرهەمانی کە هەیە کە حەزم کرد بە باز لەوانی تریشکەم دوو پەرفۆرمانسی یەکێکیان سەمایە ئەوی تریان شێوەی جوڵە و شێوەکاریە کە بە زیندوو لەسەر شانۆ بۆیە بەم جۆرە یا بەم ستایلە پێرفۆرمانسەکە بەڕاستی دوورە لە دیالۆخەوە یا زیاتر تێکەڵکێشکردنی جوڵە و میوزیکە یا جوڵە و تەکنیکەکانی تر بەڕاستی لەگەڵ ئەوەیە کە خۆشحاڵە نەتوانیمانە لە ڕێگەی دکتۆرە نیگار حەسیب قەراخیەوە کە وەرکشۆپێکی دوو ڕۆژەی هەیە بۆ ئەو کەسانی کە ئارزومەندن وەکو دەنگ و وەکو جەستەکە بتوانن خزمەت یا چۆنێتی بەکارهێنانی دەنگ و جەستە بە شکڵێکی
زانستیانە. زۆر باش. لەگەڵ ئەمانەیە یەک بەرهەمیترە منێکاویش ئەوەیە کە تۆ سەررجەم ئەم بەرهەمانی کە ئامادەیەکی بۆ دیمانەیەکی وە ئەبێت تۆزێک گشتگیرتر یا تۆزێک ئەمە ڕنگتر بێت چکە گرنگیەکانی خەڵک جیاوازە لە کەسێکەوە بۆ ڕاستادێک و باش لەگەڵ کاگڕەواش ئەو پرسیارم کردتم خەڵک هەیە دەیەوێت بێت بەستی شتان بۆ هاتنی بەرنامەی دیاسپۆرا هەرەوەی کە خەڵک ئاگدار بێ بزانێ لە شاری هالە لە ئەڵمانیا ئیشەکە دەکرێت وایە کەی دەکرێت خەڵک چۆن دەتوانێت بێت جێگەی خۆشحاڵی یەکەم ساڵی توانیمان دیمانەکەمان بۆ ماوەی 3 ڕۆژ 28 و 29 و 30 ئەم مانگە واتە مانگی 6 لە شاری هالە لە وڵاتی ئەڵمانیا کە بەرنمەکەمان چڕوپڕە یا واتە ینی هەموو ڕۆژەکان ئێمە خەریکی بەڕاستی نمایشی ڕۆژوای دوو نمایش و کۆڕێک هەیە ڕۆژوای نمایشێک و پێرفۆرمانسێکەیە یا ڕۆژی وایە وەرکشۆپەکە لە هەمان کاتە لەبەرەوە خەڵک دەتوانێت لە ڕێگەی پیجی بڵین هەژماری خۆمان لە فەیسبووکە کە بە ناوی کوردیش دیاسپۆرا تیاتر ترێفن ئەو دیدەنیە یا ئەو دیمانی کە باسمان کرد ئەو تیاتر ترێفنە یان کوردیش کابرێت گروپ کە هەژماری خۆمانە لە فەیسبووکەوانە دەتوان خەڵک ئەدرسەکە پەیاکەن و ژمارە تەلەفۆن و وردەکارەکانی لەسەر کاک ڕزگار ئێمە زۆرتر لە دەرگای کۆمیدیاوە بەڕێزت دەناسین ئێستا دیدارێکی شانۆیی دەکەی ئەوە نییە شانۆیی دەکەن کە فراوانترە لە کۆمیدیا دەمێ کەمێک لەسەر کۆمیدیا ڕابۆستین بە تایبەتیش ناوی گروپی کابارەتی کوردی بۆ من بەڕاستی سەرنج ڕاکێشە بۆ تەجروبەی دەزانم لە هۆڵەندا هەت بووە لە بەریتانیا هەت بووە تەنانەت فەڕەنسا ئەمە کولتورێکە لێرە ئەو مەسەلەی کابارەت شتێکی زۆر زۆر گرنگە بەتەمان چی بکەن چ شتێکی نوێ دەکەن بۆی ئەو بوارە لە نێو کوردیشدا بە شێوە جوان و ڕاستەکەی تۆزێک دەرکەوت چکەستا بەڕاستی نایبینی هەبێ کەلێنێکی گەورە بوو بەڕاستی ئەم کابارەی کوردیمان هەیە کابارەی کوردی هەبووە ئەتوانی لە پێشترا کابارێ بەو بەمانای هوەری بچکۆلانە هەموو ئەو چالاکیانەی کە هەبووە لە شار و شارچەکانە من زۆر جار بە نمونەیەنەوە لە سلێمانی خاڵە ڕەجەبە بۆ خاڵە ڕەجەب نوکتە باز بووە یا نوکتەچی بووە حەسەنی شیرینە بۆ خاڵە ڕەحیم هەبووە فەریقی کوێر هەبووە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕەسوڵی نادری هەبووە ئەبراهیمی قادری هەبووە هەموو ئەو کەسانەی کە تالنتێک یا زیاتر لە تالنتێکیان هەیە لە گێڕانەوە لە لاساییکردنەوە لە ئینترتەینمنت بەمانایەکە یا ئاموژەمەند بەواتە فەڕەنسیەکە ینی چێژبەخشین لە لایینەکە بۆ نمونە لە هەورامان هینمان هەبووە بارانبەگ مەسەڵەن بە تەڵاقەکانی تا ئیسەش دەینە ئەم هونەرە بچکۆلانەیە هاتوون لە فەڕەنسا لە ساڵی 1970ەکانە کە زۆر گەشەی کردووە بۆ بە هونەرێکی زۆر گشتگیر کە لە هەموو هونەرەکان شتێکی بچڕیوە بچکۆلانە لەمە بچکۆلانە لەوە کە بڵین تێگەڵکێشێکە لە دانس لە گۆرانی وتن لە گێڕانەوە لە نوکتەکردن لە لاساییکردنەوە هەتا لە مەخیرانە شایەتر کاری ڤیددیۆی ئەوانە تێکەڵ کراوە ئەمە پێ دەڵێن هونەری بچکۆلانە ئەو کەلێنی کە هەیە لە بەرهەمە کوردیەکانی خۆمانە ئەوەیە کە ئێمە هەتا ئێستا زانیاری زۆر کەم یا زۆر فەقیر یا زۆر هەژارین بەڕاستی سەبارەتیانی کام مامۆستایی پەیمانگە و ئەکادیمیەش بیگرە باسی کۆمیدیای لێکی نازانی دوو ڕستەی جوان لەسەر کۆمیدیا لەبەرەوەی کۆمیدیا بە شکلێکی زۆر سیر مەسەلەن باز دەکرێت ئەنەخشێنرێ لەبەرەوە قسەی قۆڕ دەبیندرێن بڵێ لەبەرەوە ئێمە زانیاریمان یان زانیاریەکەمان تا دێگەڵە بڕناکەگە لە سلێمانیەوە حسابیکەی بۆ نمونەمە جۆرێک لە کۆمیدیا کە ئەتوانی باسی بکەی لەبەرەوە زۆر گرنگە کە ئەم هونەرە هونەرێکە زۆر چێتە ناو خەڵکەوە بەیامی تایە ئایرۆنی تایە ئایرۆنی من زۆر گەڕام بە کوردەکەی کە تەوسەکە کە تۆ بە ئایرۆنی شتێک بە تۆ ئەڵێم واتە من پێچەوانەکەی مینە هونەری پارۆدی هەیە هونەری سەرخازم هەیە هونەری ئەم پایانەی لە کۆمیدیا ئەتوانێت ئێوە شتان حازرە دەتانەوە شتی نوێ بێنن بێگومان بۆ خۆشحاڵیەوە من وەکو سەرڕای وەکو کارە ئیداریەکانی کە هەمە لە گروپەکە و ئیش دەکەم من خۆم دەنووسم لەم ستایلەیە دەنووسم کە ئەم ستایلە تۆزێک ئاسانترە یا شێوازەکەی چۆنەڵی کۆمەڵک تێکەڵکێش و چنینی درامیتیانە لەبەری خاڵیە لە درامە ئەم شتان پێی ناڵێن درامان تو درامە تۆزێک چنینەکەی تۆزێک شێوازەکەی ئالۆستر و ئەوانەیە بەڵام
بەڵام لەم دیمانەیە بۆ جاری دوو هەم کەمە سازیێن وەکو گروپی کابرەتی کوردی بەرهەمی تۆتچی کە بەرهەمێکی تووتی چیە تووتی هەموو ئەو قسە و باسانەیە کە لە کوردیاڵەن پەرژینێکی قایم بێ واتە ڕووی ئاوەدانی نییە بەڵام تۆتیە بە بخرێتە سەر لە میدیاکانە زۆر هەیە ئێمە قسە و باسێکی زۆر هەیە بەڵام لە ئەدەبی جارانە بەڵام لە ئەدەبی ئێستا و سوۆسیال میدیا و تیکتۆکە کوردیەکانە کە ئەیبینی بە تۆتیش هەل ناکرێ بەڕاستی شتەکان ئەمەنە لەو دی و ئەدەب و ئوسوڵی تێگەیشتن و هەر حای نییە بەڕاستی حای ئاوەدانی نییە لەبەرەوە تۆچی یەکێک لەو کارانی کە کۆمیدیایە وەکو هەناسیەکی جوان و خۆش لە ناو دیمانەکەی ئێمە بۆ خۆشحاڵیەوە دوو ڕۆژ لەسەرێک لە ڕۆژی یەکەمی دەستپێک و ڕۆژی دومیشە باش دەکەم کاک ڕزگار منزر کە لەگەڵمان بووی بیرتان نەچێت بڕۆن لە حالە لە کۆتایی ئەم مانگەدا وەکو کاک ڕزگاریش باسی کرد ناونیشانەکانیشی دا لەکوێ دەتوانن هەندێک کاری هوەری جوانی کوردی لە دیاسپۆرا ببینن بە تایبەتیش تووچی وەکو خۆی باسی کرد زۆر سپاس دەکەم کاتمان بۆ پیشاندانی چیرۆکی ئەفسەرە کوردەکەی دانیمارک نامێنێ بەداخەوە بەڵام بە ئەمە قەرز بێ کوردەڵە قەرز کۆن دەبێ بەڵام نافۆتێ منیش بەڵێنتان دەدەمێ هەفتەی داهاتووم قەرزەتان دەدەمەوە لە هەر کوێنە هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە پێیان بنێرن پێشنیاز بنێرن ڕەخنە بگرن بەخێرای وەڵامتان دەدرێتەوە بێ بەڵام دەرسپاس.